بە گوێرەی مەزەندەی نەتەوە یەکگرتوەکان لە شاری مووسڵ کە پێشتر داعشتیدا زۆر بەهێز بوو دەوری 1,700,000 عێراقی کە لە چەنگ شەڕ هەڵات بوون گەڕاونەتەوە ماڵ، بەڵام زیاتر لە 3 میلیۆن کەس هەروە ئاوارن. هەندێکیان لە کەمپەکان کەسانی تریش لەگەڵ بنەماڵە دەژین یان لە شوێنەکانی تر بۆیان دابین کراوە کە لە بەشەکانی دیکەی عێراقدان. لێکۆڵینەوەیکی ئەم دوایانە لەلایەن ڕێکخراوی نێونەتەوەی بۆ کۆچبەری چاوی لەو هۆیانە کرد کە بۆچی زۆر کەس حەز دەکەن ناتوانن بگەڕێنەوە ماڵ. هۆیکی ترس لە توڵاستانەوەیە کە لە ئاکامی دابەشبوونی نەتەوەی لە عێراقدا هاتووە. بەڵام بە ئاشکرا ئاستەنگی سەرەکی ئاساییشە ئەگەر ئەوان بۆ ئەو شوێنەی دەگەڕێنەوە ترسی ئاساییشیان هەیە ئەوە ناگەڕێنەوە. لە هەندێک شوێن 85% خانوبەرەکان و خزمەتگوزارەکانی زۆر پێویست لە ماوەی شەڕدا کاول بوونە. جاری وایە شەڕەکە گەڕانەوەی خەڵق وە درەنگی دەخات هەتا ئەو کاتەی خانۆکان چاک دەبنەوە. بژارەکانی ژیان بەسەربردن بابەتێکی گەورەی دیکەیە. بۆ کەمینەکانی ئێزدی چوونەوە ماڵ ئەزمونکردنەوەی ئەو دیمەنە تاڵانەیە کە داعش بەسەری هێنان. هەزاران کەس کوژران، ژنان و کچان بە زۆر کردیانن بە کۆیلەی سێکسی واتە ئەو کردارانەی کە نەتەوە یەکگرتوەکان بە ژێنۆسایدی ناوزەت کرد. کۆنفرانسێکی ئەم دوایانە لەلایەن ناوەندی خێرخوازی بریتانیایی ناسراو بە ئامار هەوڵیدا لە یارمەتیکردن بۆ گەڕانەوەی ئێزدەکان چارەسەرێک بدۆزێتەوە. دامەزرێنەری ئەو ناوەندە گوتی گەلێک کەمپ هێشتاش بۆ ئەو مەبەستە گونجاو نین. کەمپەکانی پەناخوازان چیتر شوێنێکی سەرپەنا نین، ئەوان شوێنی بە قاچاغبردنی مناڵ زۆرهێنان بۆ کاری هاوسەرگیری و کوشتنن و پارێزراو نین. نەوەی میری ئێزدەکان لە نێو بەشدارانی کۆنفرانسەکەدا بوو. خەڵکەکە چیتر باوەڕیان بە مرۆڤایەتی نەماوە، ئێمە باوەڕمان لە دەستداوە و پێویستمان بە شوێنێکی پارێزراوە، بەڵام ئێستا بەڕاستی سەختە پیان بڵێن بگەڕێنەوە بۆ ماڵەوە. گروپەکانی یارمەتیدەر دەڵێن ئێزدەکان ئەو پەڕی پێویستیان بە پشتیوانی باری سایکۆلۆژی و ڕەوانی هەیە بۆ ئەوەی ژیانیان سەر لە نوێ دەست پێ بکەنەوە، دەناگەلێک لەوان ڕەنگە هەرگیز نەگەڕێنەوە ماڵەکانیان.